سڵاو ڕێز بۆی وابینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتەوەی عزیز زین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی شەممە. سەرەتا سەردێڕی هەواڵەکان. مانگرتنی شەوانە ڕۆژی کرێکاران و مرەماڵەکانیان لە بەردەم پێترۆشیمی ئیلام. ناڕەزایەتی قوتابیانی کچ لە دەبیرستانی تربیەت بەدەنی مەریوان. گیان لە دەستان و برینداربوونی دوو هاوڵاتی بەهۆی گازگرتووی لە ورمێ. ڕفاندنی 50 ئاوارەی عەفرینی لەلایەن گروپەکانی سەر بە کۆماری ئیسلامی. سەپاندنی سزای زیندان بە سەرسەرۆکی ئەنجومەنی لێکۆڵینەوەی کورد لە ئیستانبول. مانگرتنی کامیۆنداران لە سەراسەری ئێران و کۆبوونەوەی خانە نشینکراوانی فەرهەنگی لە شارستانی لەنجان. درێژەی هەواڵەکان. مانگرتنی شەوانە ڕۆژەی کرێکاران و بنەماڵەکانیان لە بەردەم پترۆشیمی ئیلام. ماوەی چەند ڕۆژە بنەماڵەی کرێکارانی لە سەرکار دەرکراوی پترۆشیمی ئەرغەوان گوستەری ئیلام لە بەردەم ئەو ناوەندە مانیان گرتووە، بەڵام تا بە ئەمڕۆ هیچ بەرپرسێکی ڕژیم بایەخی بە داواکاریەکانیان نەداوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، بنەماڵەی کرێکاران بە داوای لێبوردنەوە بەم سەرمای زستانە ناچارن بە کاتی شەو لە بەردەم دەرگای چوونە ژوورەوەی پترۆشیمی ئەرغەوان گوستەردا بخەون. بە ڕۆژیشدا کرێکاران پەیوەست بە کۆبوونەوەی بنەماڵەکانیان دەبن و داوای ڕوونکردنەوەی دۆخی پیشەیی، پەرداختی داخوازیە دواخراوەکان، نوێژنکردنەوەی قەرارداد و پێدانی بیمەی دەرمانی دەکەن. ناڕەزایەتی قوتابیانی کچ لە دەبیرستانی تربیەت بەدەنی مەریوان. بەپێی هەواڵی گەیشتووە ئامۆزش و پەروەرشی مەریوان بڕیاری داخستنی دەبیرستانی تربیەت بەدەنی ئەو شارەی دەرکردووە و 90 قوتابی لەگەڵ مەترسی دوورکەوتنەوە لە پرۆسەی خوێندن بەرەو ڕۆبوونەتەوە. ئەو بڕیارەی ئامۆزش و پەروەرشی مەریوان بۆتە هۆی ناڕەزایەتی قوتابیان و بنەماڵەکانیان و لە ماوەی دوو مانگی ڕابردوودا چەندین جار لە بەردەما و ڕێکخراوە دەوڵەتیە کۆبوونەوەیان بەڕێوە بردووە. بە وتەی چالاکانی مەدەنی، ئەو کردەوە نیشانەی جیاوازی و دژایەتی سیستماتیکی کۆماری ئیسلامی بەرامبەر بە ژنان و کچانی ئێرانە. قوتابیانی کچ دوو هەفتەیە سەرەتایی مانگی ڕازبەری ئەم ساڵ ناچار بوون لە ساڵۆنی وەرزشی پوریای وەلی مەریوان و لە کەمترین ئیمکاناتدا بمێننەوە و هێشتا چارەنووسیان ڕوون نەکراوەتەوە. یان لە دەستان و برینداربوونی دوو هاوڵاتی بەهۆی گازگرتووی لە ورمێ. سەرۆکی ئۆرژانسی ئازەربایجانی غەربی ڕۆژی هەینی دوی سەرماوەزی 1403 هەتاوی ڕایگەیاند کە ژن و پیاوێکی دانیشتووی شاری ورمێ تووشی گازگرتووی بوون و یەکێکیان گیانی لێ دەستاوە. بە وتەی بەرپرسانی ئۆرژانسی ورمێ شەوی هەینی دوو هاوژێنی خەڵکی ئەو شارە تووشی گازگرتووی بوون و پیاوەکە کە تەمەنی 41 ساڵ بووە گیانی لێ دەستاوە و ژنە تەمەن 35 ساڵەکەی ڕەوانەی نەخۆشخانە و دۆخی تەندروستی ناجێگیرە. شایانی باسە کە کارناسانی بێهداشت و دەرمان سەبارەت بە کەڵک وەرگرتن لە ئامێری گەرمکەرەوەی ناستاندارد و لە بەرچاو نەگرتنی ڕێنماییەکان هۆشداری دەدەنە خەڵک و داوایان لێ دەکەن ئیمەنی خۆیان و بنەماڵەکانیان بپارێزن. ڕفاندنی 50 ئاوارەی عەفرینی لەلایەن گروپەکانی سەر بە کۆماری ئیسلامی. بە پێی راپۆرتی میدیاکانی ڕۆژاوای کوردستان، میلیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامی لە شارۆچکەی زەهرای سەر بە شاری حەلەب 50 هاوڵاتی ئاوارەی عەفرینیان ڕفاندووە. بە پێی زانیاریەکان 50 هاوڵاتی کوردی ئاوارەی عەفرین لە شارۆچکەی زەهرای سەر بە شاری حەلەب نیشتەجێ بوون و ژن و منداڵیان تێدا بووەوە کە لەلایەن میلیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامیەوە ڕفێنراون. بەرپرسانی ئاسایشی ڕۆژاوای کوردستان دەڵێن کە تەرۆریستەکانی سەر بە کۆماری ئیسلامی ئەو کردەوەیان بە دوای دەست بەسەرکردنی چەند بازرگانی مادەی هۆشبەر کە ئەندامی ئەو گروپە بوون ئەنجام داوە. سەپاندنی سزای زیندان بەسەر سەرۆکی ئەنجومەنی لێکۆڵینەوەی کورد لە ئیستانبول. ئەیوب سوباشی سەرۆکی ئەنجومەنی لێکۆڵینەوەی کورد لە شاری ئیستانبول لەلایەن دەستگای قەزای تورکیاوە بە 6 ساڵ و 3 مانگ زیندان مەحکوم کراوە. بە وتەی چالاکانی مەدەنی باکووری کوردستان، ئەیوب سوباشی لەلایەن دەستگای قەزای تورکیا بە تۆمەتی ئەندامەتی لە گروپی تێرۆریستی بە 6 ساڵ و 3 مانگ زیندان مەحکوم کراوە. لە حاڵێکدا و چالاکە مەدەنیە توێژی نەبەرەوەیەکی بواری جۆغرافی و مێژووناسێکی بەناوبانگە و ڕێزێکی تایبەتی لە نێو خەڵکدا هەیە.
ناوبراو پێشتر بابەتی لەسەر ئیدانەکردنی شەڕ و خواستی ئازادی عەبدوڵڵا ئۆجۆلان بڵاو کردبووەوە وەلام ناڕازایەتیەکانی دش بە کەڵگوەرگرتنی تورکیا لە چەکی کیمیایی بەشداری کردبوو. ئاماری پەنابەران و ئاوارەکان لە نوێترین سەرژمێری هەرێمی کوردستان. وەزارەتی نێخۆی حکوومەتی هەرێمی کوردستان نوێترین ئاماری تۆمارکراوی پەنابەران و ئاوارەکانی هەرێمی کوردستانی لە سەرژمێری ڕۆژانی ڕابردوودا بڵاو کردەوە. بەپێی دوای ئامار ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان 8,668,975 کەسە و پەنابەران و ئاوارەکانی نیشتەجێ و هەرێمە 15% کۆی گشتی جەمیەتی هەرێم پێک دێن. ڕێژەی پەنابەران و ئاوارەکان 1,022,293 کەسە کە 746,174 کەسیان ئاوارە و 276,119 کەس پەنابەرن. ڕێژەی ئاوارەکان لە هەولێر 247,338 کەس، لە سلەیمانی 139,355 کەس و لە دهۆک 359,481 کەس. مانگرتنی کامیۆنداران لە سەراسەری ئێران. ڕۆژی هەینی دوی سەرماوەست یەکێتی ڕێکخراوەکانی کامیۆنداران و شۆفێرانی سەراسەری ئێران لە بەیاننامەیەکدا ڕایانگەیاند کە لە ناڕەزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان مانیان گرتووە. کامیۆنداران لە بەیاننامەیەکدا وتیان چەندین جار داوای پێدانی پشکی سوتەمەنی، دابینکردنی پارچەی یەدەکی ئۆتۆمبیل بە نرخی گونجاو، دابینکردنی لاستیک بە نرخی یارانەیی، کەمکردنەوەی نرخی باجی ساڵانە و کرێبار، هەروەها کۆتایی هێنان بە سیاسەتی بوومیکردنی بار لەلایەن دەوڵەتەوە بوون، بەڵام بایەخێک بە داخوازیەکانیان نەدراوە. بۆ بۆنەوە لە ڕۆژی هەینی دوی سەرماوە زەومانیان گرتووە و داوا لە هەموو هاوکارەکانیان دەکەن پەیوەست بە مانگرتنە سەراسەریە بن. کۆبوونەوەی خانە نشینکراوانی فەرهەنگی لە شارستانی لەنجان. ڕۆژی پێنجشەمە یەکی سەرماوەز 1403 خانە نشینکراوانی فەرهەنگی شارستانی لەنجانی سەرباوستانی سفەهان لە بەردەم ئامۆزش و پەروەرشدا کۆبوونەوە. خانە نشینکراوانی فەرهەنگی شاری لەنجان سەرەتا لە بەردەم دەفتەری نوێنەری ئەو شارە لە مەجلیسی ڕژیم ناڕەزایەتیان دەربڕی و دوجار لە بەردەم ئامۆزش و پەروەرشدا کۆبوونەوە. ناڕازیان خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی و هاوسانسازی حەقدەست بوون. دەست بەسەرکردنی دوو چالاکی مەدەنی لە مەشهەد. ڕۆژی پێنجشەمەیەکی سەرماوەز دوو چالاکی مەدەنی بە ناوەکانی هاشم ئەمینی و ئەبوولفەز ئەبری لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە لە شاری مەشهەد دەست بەسەر کراون. بە پێی زانیاریەکانە و دوو چالاکە مەدەنیە بە دوای بەشداری لە مەراسمی دووهەمین ساڵڕۆژی گیانبەختکردنی ئەمیر جەواد ئەسعەدی لە قوربانیانی شۆڕشی ژینا لە شاری مەشهەد دەست بەسەر و کەلوپە لە شەخسیەکانیان زەوت کراوە. ڕۆژی پێنجشەمە هاشم ئەمینی و ئەبوولفەز ئەبری بانکێشتی کەڵانتەری کران، بەڵام لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سپای پاسداران دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانە کراون. کوژران و برینداربوونی سێ شارۆمەند بە تەقەی هێزە ئینتیزامیەکان لە گوڵبەهار. ڕۆژی پێنجشەمەیەکی سەرماوەز هێزە ئینتیزامیەکانی شارستانی گوڵبەهار تەقەیان لە سێ گەنج کرد و لە ئەنجامی ئەو هێرشەدا کەسێک گیانی لەدەستا و دوو شارۆمەندی دیکە بریندار بوون. لە ڕاگەیاندنی هێزە ئینتیزامیەکانی پارێزگای خوراسان داهاتووە کە ئەو سێ گەنجە سەرقاڵی دزیکردن لە ساختمانێکی نیوەکارە بوون کە هێزەکانیان بەدوایاندا کەوتون. کاتێک خۆیان ڕادەسی پۆلیس نەکردووە دراونەتە بەردەستڕژی گولە و لە ئاکامی و تاقەکردنەدا شارۆمەندێک گیانی لەدەستاوە و دوو کەسی دیکەش بە برینداری دەست بەسەر کراون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە چالاکی ئێرانیانی ئازادیخوازی سوێد دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی هەینی دوی سەرماوەست کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی دانیشتووی شاری گۆتنبێرگ لە وڵاتی سوێد ئاکسیۆنێکی ناڕەزایەتیان دژ بە سزای ئەعدام بەڕێوە برد. بەشداربووانیەوە ئەو ئاکسیۆنە بە لەبەرکردنی جلوبەرگی زیندان و لە ملکردنی پەتی سێدارە دۆخی مەترسیداری بەندکراوانی محکوم بە ئیعدام لە زیندانەکانی کۆماری ئیسلامیان پیشانی خەڵکدا و خوازیاری پشتیوانی کۆمەلگای جیهانی لە بەندکراوانی سیاسی بوون. چالاکوانان وێڕای دەربڕینی ناڕەزایەتی لە ئاست سەپاندنی سزای سێدارە بەسەر پەخشان عەزیزی، وریشە مرادی و 6 بەندکراوی پەروەندەی شارۆچکەی یەکباتان خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا
کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.